سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش وەک دەزانین قەزای تەختەقەیەکێکە لەو ناچانەی هەرێم کە ساڵانە بەرهەمێکی زۆری هەنجیری هەیە بۆیە هەر بەم بۆنەیەوە ساڵانە فستیڤاڵی هەنجیر دەکرێت لە 3 ساڵی ڕابردوودا 3000 فستیڤاڵی هەنجیر کراوە ئەم ساڵیش بڕیارە لە چەند ڕۆژ داهاتوودا فستیڤاڵی هەنجیر ئەنجام بدرێت بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ حاکم ئاسۆ مستەفا قایمقامی قەزای تەختەق دەکەین کاگە سوسڵاو دەبێ فستیڤاڵەکە کەی دەکرێت و چەند ڕۆژ دەخایەنێ و ئامانستان چیە لە فستیڤاڵەکە؟ وڵا دیارە ئێمە فستیڤاڵی هەنجیر بۆ 4 ساڵ توانین بڵین فستیڤاڵی 4 هەنجیری تەختەق لە 15/8/2025 ئەنجام دەدرێت. دیارە ئامانجمان لە کردنی فستیڤاڵ بەڕاستی ناساندنی یەکەم ناساندنی بەرەمە خۆماڵەکانی شاری تەختەقە و ناساندنی شوێنە گەشتیارەکانی شاری تەختەقە و بە بازارکردنیان بە مارکێتیکردنی بەرەمە خۆماڵەکانی تەختەقە. دیارە دەتوانین لە 3 فستیڤاڵی ڕابردوودا دەتوانین بڵین سەرکەوتنمان لە فستیڤاڵی هەنجیر ئامانجەکانتان بەدیێنە بەدیێناوە بە تاکید ئێستا ئێمە لە شاری بەغدا کە باسی بەرەمە خۆماڵەکانی شاری تەختەق دەکرێت هەم نرخ هەم خواستێکی باشی لەسەرە و هەم شوێنە گەشتیارەکان لە تەواوی کوردستان و عێراق ناسراوە بۆیە لەو کاتەی دەستمان بە فستیڤاڵ کردەوە بەڕاستی ڕێژەی گەشتیار لە شاری تەختەق زیادی کردووە و بەرەمە خۆماڵەکانی تەختەق لە شارەکان پارەی باشتر یاخود خواستی باشتری لەسەرە. فستیڤاڵەکە وەک ئاماژە پێدا لە ڕۆژی هەینی داهاتوو ئەنجام دەدرێت چەند دەستی کار بڕیار و تا ئێستا ناوی تۆمارکردەوەی بەشداری بکە و بەرهەمەکەی بفرۆشێ و ساغی کاتۆلی. دیارە لەم فستیڤاڵەیە 6 خانمی دەستڕەنگین بەشداری دەکەن و 50 فەلاحی هەنجیر بەشداری دەکەن و ئێمە تەختەق شارێکی نەوتیە نموزەجی نەوتی شیواشۆک کە سەر بە شاری تەختەقە کە باشترین جۆری نەوتە کە لە سعودیا بە ئەڵماز ناسراوە نموزەجەکەی پێشکەش دەکەین لەو فستیڤاڵەیە و کۆمەڵەیە کاری وونەریش تریشی تایە لە فستیڤاڵەکە لە ڕۆژی جۆمە پێشکەش بە بەشداربوانی فستیڤاڵ دەکرێت. بەڵێ ساڵانی پێشوو چەند بەرهەمی هەنجیر لەم فستیڤاڵەدا ساغ دەبەوە ئەم ساڵ چاوەڕە دەکەن چەند ساغ بێتەوە؟ وڵا تەبەن ئەو لە یەکەم فستیڤاڵمان ئێمە بە نموزەج بە ڕێژە ئامارمان وەرگرتووە کە 10,000 گەشتیار سەردانی فستیڤاڵی شاری تەختەقی کردووە و نزیکەی 100 تۆن هەنجیر لەم فستیڤاڵە سەرف بووە بە بەرەمە خۆماڵەکانی تر وەکو هەموو بەرهەمێکی تایە بۆ ئێمە نامان لێنا فستیڤاڵی هەنجیر بەڵام ماسی تایە هەموو بەرهەمە خۆماڵەکانی تر کە لە تەختەق بەرهەم دێنرێت لەو فستیڤاڵە عەرز دەکرێت بۆ بەشداربوانی فستیڤاڵ. بەگشتی ساڵانە تەختەق چەندی بەرهەمی هەنجیر هەیە؟ نزیکەی 1000 تۆن بەرهەمی هەنجیری هەیە کەمتر زیاتر بە پێی بەرهەم و بە ساڵ دەگۆڕدرێت. ئەمە بڵێ ڕێژەکەی ساڵ بە ساڵ بەرز دەبێتەوە ساڵی وایە بەرز دەبێتەوە بەس ڕەنگە ئەم ساڵ کەمتر بێت لەبەرەوەی وشکە ساڵیە بووە ڕەنگە ئاوی پێویست بۆ ئەو زەویانەی کە لە کاری فەلاحی پێ دەبێت پشتا و وەک پێویست دابین نەکرابێ خۆشبەختانە لە تەختەق بۆی بوونی جێ بچووکەوە وشکەساری زۆر تاسیری لێمان نەکردووە بەڵام بمانوێ نەمانوێت بای خۆشی تاسیری کردووە باز ڕێژێکی کەم. لەم باردۆخە دارایەدا چاوەڕە دەکەن لە فستیڤاڵی 4 هەنجیر سەردانیکەران وەک ساڵانی ڕابردوو زۆر بێ دڵنیام ئەم سار سەردانیکەر زیاترش دەبێت دیارە ئێمە زۆربەی ئەو گەشتیارانی سەردانی فستیڤاڵی تەختەق جگە لە دانیشتوانی شاری تەختەق و شارەکانی کوردستان بەڕاستی شاری کەرکووک و ناوەڕاست و خاوی عێراقیش بەشداری ئەم فستیڤاڵە دەکەین هیوادارین بتوانین کەشێکی ئارام بۆ ئەو گەشتیاران دابین بکەین کە سەردانی فستیڤاڵ دەکەن و برا فەلاحەکانمانەوە و خانمانی کە بەشداری لە فستیڤاڵ دەکەن بتوانن فرۆشێکی باشیان هەبێ بۆی بێتە پاڵپشتێکی دارایی بۆ خۆیان.